بەڕێز دکتۆر شێرزاد سلێمان مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ پێگێنانی کابینەی نوێی حکوومەت یاریمی کوردستان لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێن، خۆشحاڵم لەگەڵمانن. ئەرک و بەرپرسیارەتی لایەنەکان بۆ ئەم قۆناغیە ئێستا چییە؟ زۆر سوپاس. ئەلبەتە وەکو لە ناو راپۆرتەکەدا پسپۆرانی بواری کارژێڕی باسییان لێ کرد، ئەرک و قۆناغەکانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی هەموو ئاماژەکان ئەبێ زۆر جیاوازتر بێتن لە قۆناغەکانی پێشووتر. لەبەرچی بە تایبەتی ئەو لایەنانەی کە بانگەشەی هەڵبژاردنیان دەکرد جگە لە پارتی دیموکراتی کوردستان دەبێ لە ئێستاوە وەڵامێکی لۆژیکی واقعی عەقڵانیان بۆ دەنگدەرانی خۆیان هەبێ کە ئەو دروشم و سلۆگانانەی بەرزیان کردبەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا چۆن وەڵامی جەماوەری دەنگدەری خۆیان دەدەنەوە کە دەیانگوت دەیڕوخێنین وەری دەگرینەوە ئیتر بەسە تا کۆتایی، کەواتە شتێکێ لە زانستی سیاست پێدەگوترێ مزداقیەت ڕازگۆیی. دەبێ ئەم لایەنانە جگە لە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ خودی خۆیان لەگەڵ پەیامەکانیان لەگەڵ جەماوەری دەنگدەریان ئاش ببنەوە، دواتر ڕووکەنە پارتی دیموکراتی کوردستان کە چۆن دەیانەوێ بەشدار بن یان ئەگەر بەشداریش نابن ڕێچکەی ژیانی سیاسی خۆیان چۆن لە کابینەی دێم ڕەنگڕێژ دەکەن. زۆر باشە. لە کابینی نوێم ئیرادە و بڕیارێکی بەهێز هەبوو بۆ گۆڕانکاری، بۆ خزمەتکردن. تا چەندە پێویستە لە کابینی داهاتووش ئەم ئیرادە بەهێزە بە بەهێزتر هەر هەبێ؟ بەڵێ، ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگ و جەوهەریەکان کە کابینەی دێم وەکو درێژە پێدەری کابینەی نوێم برەوی پێدەدات و سوورتریش دەبێتن لەسەر ئەو هەنگاوانەی بە تایبەتی بەڕێز جەنابی کاک مەسرور بارزانی ئینشاءالله سەرۆکی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی بۆینا. هەڵبەتە ئەو نازناوەی بە بەڕێزیان بەخشرا سەرۆکوەزیرانێکی خۆراگر پڕ بە پێستی خۆی بوو لەبەرچی چونکە کۆمەڵێکی زۆر بێشمار ئاڵنگاری و بربەست دروستکردن بە ئەنقەست لە بەردەم ڕێڕەوی خزمەتگوزاری و ئاوەدانی بۆ کابینەی نوێم دروستکرا، کەواتە ئەو خۆراگریە ئەو بەهێزیەی بەڕێزیان و ئەو تیمە وەزاریە کە لەگەڵ بەڕێزیان بوو بە هەمان گوڕوتین بگرە زیاتریش دەیانەوێت درێژە پێدەری کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بن کە پێم وابێتن ئەگەرچی لای هەموو لایەکمان ئاشکرا پرۆفایلی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرچی من وتەبێژی حکوومەت نیم و وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش نیم، بەڵام هەمومان دەبێت هێڵە گشتیەکانمان لەبەرچاو بین کە پرۆفایلەکەی چییە. ئەویش وەکو جەنابی سەرۆک بارزانی لە یەکەم ڕۆژی بانگەشە ئاماژەی بۆ کرد، یەک حکوومەت، یەک پەرلەمان، یەک هێزی پێشمەرگە. هەموو ئەوانە ئەو سێچەمکە بەهێز ئەوەمان پێ دەڵێ ئەگەر یەک حکوومەتی بەهێزمان و پتەومان هەبێ، پەرلەمانێکی یەکگرتووی پتەومان هەبێ، یەک هێزی پێشمەرگەی کوردستانمان هەبێ کە تەنها وەلائی بۆ خاچی پیرۆزی کوردستان هەبێ، ئەوە ڕێڕەوی ئاوەدانی و خزمەتگوزاری ئاوەدانی بۆ هەموو ناوچەیەک ببێ جیاوازی دەگاتە هەموو شوێنێکی کوردستان. باش کاک دکتۆر، تا چەندە گرنگە ئەولانانەی کە بەشداریەکەن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی کارنامەی کابینەی دێم حکوومەتی نوێ بن؟ زۆر گرنگە. بەشداریکردن لە هەر کار و پرۆسەیەکدا ئەگەر پرۆسەیەکی خۆرسکی خۆویست نەبێ، بەڵام بە ئیرادەیەکی پتە و بەهێزەوە نەبێتن، ناکرێتن بەڕۆژ لە حکوومەت دابن بە شێویش ئۆپۆزیسیۆن بن. کەواتە دەبێ بەر لەوەی هەنگاویان بیر لەوە بکەنەوە بەشداری لە حکوومەتدا بکەن، خۆیان یەکلا بکەنەوە بە شێوەیەکی براوە چۆن دەیانەوێت بەشدار بن. ئەگەر دەیانەوێت بەشدار بن، پێم وابێ هەموو دەرگاکانی حکوومەتیان بۆ واڵایە، بەڵام لەو ڕۆژێک کە پێدەنێنە حکوومەت دەبێ حکوومەتداری بکەن، نەک کۆنتترۆلیان بەدەست حزبەکانیانەوە بێتن کە لە هەر مووقفێکی سیاسی یان لە هەر نیگەرانیەک کە بیانەوێ حزبە سیاسیەکانیان بیانەوێ بنکۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن، پێم وابێ ئەوە
کارێکی نەخوازرا و ڕێگە پێدراو نابێتن و ئەزمموی ڕابردوش پێم وابێتن ئەو تالیانە دووبارە ناکاتەوە کە ئەو جۆرە بەشداریە بەپەسند و بەخوازرا و بزانرێت. باش کاکتۆر ینی هەڵبژاردن ئەنجامەکانی سنگ و قورسایی لایەنەکانی دەرخست هەمویان تا چەندە گرنگە و پێویستە ئەو لایەنانی کە بەشداریەکەن لە کابینەی دێم بەپی سنگ و قورسایی خۆیان مامەڵیان لەگەڵا بکرێ و لە ناو حکوومەتە بەشدار بن لە ڕووی پێدانی کورسی ئەو وەزارەتانی کە بەریانەکەوێت بەرکەوتەکانی. بڵێ خۆی لە ڕاستیدا ئەمە لێکدانەوە ڕاست و دروستەکێ لە کوردەواریش پێم وابێ ئەگەر هەڵەن لە بەمیان پندێکیان قسەیەکی نستەخە دەڵێ کاڵا بە قەتباڵە ناکرێتن بە تایبەتی ئەم هەڵبژاردنە بۆ دۆست و دوژمنی یەکلا کردەوە کە هەڵبژاردنێک بوو سنگی مەحەک بوو دەکرێت لە سێ ڕەهەندەوە ئێمە زۆر بە وردی لێکۆڵینەوە توێژینەوەی زانستی وردی لەسەر بکەین. یەکەمیان ڕێژەی بەشداری سیاسی کە ڕنگدانەوەی ئینتیمائی سیاسی بوو و ئینتیمائی سیاسیش ڕنگدانەوەی وەلای سیاسی بوو بۆ پارتە سیاسیەکان. ئەگەر بەنمونە پارتی دیموکراتی کوردستان وەربگرین بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ساڵی 2021 هەموو ئەو لایەنانەی کە وەکو پێشووتریش ئاماژەم بۆی کرد دەیڕوخێنین و وەری دەگرینەوە و توزانم کۆمەڵک دەستەواژەی دڕی ناومێتکەری قێزەون تەماشا دەکەین بە بەراورد لەگەڵ 2021 زیاتر لە 230,000 دەنگ پارتی دیموکراتی کوردستان زیادەی کردووە. ئەمەش چیمان بۆ دەردەخا پێگە و سنگ و قورسایی پارتی دیموکراتی کوردستانمان بۆ بەدەردەخا لە بەرامبەر هێز و لایەنەکانی تر. ئەگەر بەراوردێکی زۆر بچووک بکەین تەنانەت لەم هەڵبژاردنەی کە لە 20 ئۆکتۆبەر کرا ڕێژەی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان بە کۆی گشتی زیاتر لە 809,000 دەنگ بە بەراورد بە دەنگەکانی دووەم و سێم و چوارەم ئینجا ناکاتن بارتەقای دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان. بۆیە دەبێ بەپێی پێگە و سنگ و قورسایی و ژمارەی کورسیەکان مامەڵە لەگەڵ ئەو لایەنانە بکرێتن کە دەیانەوێ بەشداری لە حکوومەتدا بکەن بۆ ئەوەی وەکو بڵێن پێم وابێ لە کوردەواری قسەیەکە سەردەمی ناس هەڵگرتن بەسەرچوو. بەڵێ بەڕێز دکتۆر شێرزار سلێمان مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا دکتۆر بەخێر بێت. زۆر سوپاس.